لە سەرەتای مانجی داهاتوو لیژنەی باڵای ڕوبەڕووبوونەوەی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان کۆ دەبێتەوە. بڕیار لە سەردەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن دەدات. ڕاوێژکارێکی وەزارەتی پەروەردەش ڕای دەگەێنێت بڕیارە لە یەکی ئادار خوێندنی پۆلی یەکی بنەڕەتی تا پۆلی 11 دەست پێ بکاتەوە. بەڵام چاوەڕوان دەکرێت بەر لەو کاتە زووتر دەرگای خوێندن بکرێتەوە. بڕیارێک هەیە کە لیژنەی باڵای کۆڕۆنا دوو جارێکی ترکۆ ئەبێتەوە ئەگەر هەر ئاوا بێدۆخەکە و کۆڤید-19 لە هەڵکشانە نەبێەوە تا هەر ئاوا لە باری جێگیربوون و استقراری خۆیان بێت ئەوە لەوانەیە کە لێکی سێ پێش بخرێ لە دوای کۆبوونەوەی دوی لیژنەی باڵای کۆڕۆنا. یەکێتی مامۆستایانی کوردستان لەسەر دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن پێیان باشە لە دەی مانجی داهاتوو پرۆسەکە دەست پێ بکات، چونکە ڕایان وایە هەرچەندە پرۆسەکە دوا بکەوێت کاریگەری لەسەر دەستپێکردنەوەی خوێندنی ساڵی داهاتوو دروست دەکات. موچە لە هەموو شتێک زۆر ینی ئینترا ینی گرنگترە بۆ دەستپێکردنی پرۆسەی خوێندن. ئەگەر موچە لە کاتی خۆی بدرێت ئەگەر بکەم و کورتیش بێت خەڵک هەر بەوە قایل ئەبێت کە خوێندن بڕاتەوە نەوەندەکانی خوێندنە چەند تا ئێستا لە پۆلی 12 کێشەیەکی ئۆتۆ ناتێتە بەردەستمان خوێندنەکان بڕێدەستی پێکردەوە کێشەکان کەمێت. بەڵام ژیان و گوزرانی مامۆستا زۆر گرنگە بۆ هاتوچۆی مامۆستا پێویستی بە پارەیە بە تایبەتی لە گوندەکان ئەگەر موچە لە کاتی خۆی نەدرێ بەڕاستی قورسایەک لەسەر پرۆسی پەروەردە دروست دەبێتەوە. ئامارەکانی توشبوونی نوێ بە ڤایرۆسی کۆڕۆنا لە هەرێمی کوردستان ڕووی لە کەمی کردووە. ئەمە شۆکارێک دەبێت بۆ دەستپێکردنەوەی پرۆسەی خوێندن. وەزارەتی پەروەردە ئامادەکاری کردووە بە پابەندبوون بە ڕێنمایی تەندروستی ئامادەن دەست بە پرۆسەی خوێندن بکەنەوە. هەڵگورد ئەحمەد، کورسات نیوز، هەولێر.